الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان في خوش حال لواني سيم لتفسير سورة عبس بخزمتنا بقمو بس رزا من دي خواي قولوا هيوادان اوي ازي السود لور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. كلا لما يقض ما أمره فلينظر الإنسان إلى طعامه أنا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا فأنبتنا فيها حبا. بەڵێ خۆشەویستان، وەکولەوانی ڕابردوو باسمان لە چەند ئاەتێک کرد کەەوە خی گەورە سوبحانەهو وتەعالە فەرمان بە ئینسان دەکاتن و یاخود باز لە ئینسان دەکاتن بەگشتی دەفەرمی قوتیلە الئینسان ما ئەکفەڕ، ئەو ئینسانە بە کوشتن چی چەندە کافرە. ئیتر ئەوجا ئەو ئینسانێک کە خی گەورە خوڵقاندیتی، ئەو ئینسانێک کەوا خی گەورە تەقدیری مەراحلەکان و قۆناغەکانی دروستبوونی کردیە، ئەو ئینسانی کەوا خی گەورە ڕێگای لۆ ئاسان کردیە لە بۆ ژیان، ئەوجا هەم ئاسانکاری لەلایەنی معنەوی هەم ئاسانکاری لەلایەنی مادیەوە، ئەوجا خی گەورە دەیمرێنی، ئەوجا خی گەورە فەرموویتی کە لە ناو قەبر تەقەت بکرێ، ئەوجا خی گەورە هەر کاتێک بێوێتن زندی دەکاتەوە حسابی لەگەڵ دەکا، ئەوجا دەفەرمی کەللا ئەو ئینسانە نەخێر وای نەکردکەوە لەسەری پێویست بوو وا بکە لەمما یەقضی ما ئەمەڕە، بەڵێ ئەو شتێکەوە فەرمانی پێکرا بوو جێبەجێی نەکرد لە فەرمانەکانی خی گەورە. و یاخود هەندێک لەم فەسیرینش دەفەرمن لەمما یەقضی ما ئەمەڕە لە بۆ خی گەورە دەگەڕێتەوە سوبحانەهو وتەعالە، واتە ئەو ئیدا شاء ئەنشەڕەهو، هەر کاتێکەوە بێوێ خی گەورە زندی دەکاتەوە، واتە ئەوە فەرمانێکە لە فەرمانەکانی خی گەورە بڕیاری لەسەردایەکەوە زندی بوونەوە بەرپا بکە، بەڵام هێشتا قەزای نەکردێ ئەو فەرمانەی هەر کاتێک کە بیەوێ خی گەورە ئەو فەرمانە جێبەجێ دەکا. ئەوجا خی گەورە فەرمان دەکا فەلیەنظر الئینسان إلى طعامه، با ئەو ئینسانە تەماشای خواردنی بکاتن، کەواتە لە دوای ئەوەی کەوا سەرنجی ڕاشیان لە بۆ ئەو ئەسلی خلقەت لە بۆی کەوا ئینسان لە چی دروست بووە، ئەوجارە با بەردەوامبوونی ژیانی بەو ڕزقەیکەوە پێی دەژێ با فکر لە خواردنەکەی بکاتەوە، بە چ دەژێ، بە چ شێوەیەک دەژێ. فلينظر الإنسان إلى طعامه، با تەماشای خواردنەکەی خۆی بکاتن. ئەوجا دەفەرمی ئەنا صببنا الماء صبا، کەواتە ئێمەین. خی گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی کە بە جەمعی تەعزیم کە هەر لە خۆی دەوەشێتەوە، دەفەرمی ئێمە بووین یاخود ئێمەین کەوا لە هەورەوە بارانمان ڕژان بە چ ڕژاندنێک، لە بەرەوەی سەب بە معنای ڕژاندن دێ، دیارە دروستبوونی باران بەو شێوەی کەوا بە ئەو ئەسبابانێکەوە خی گەورە خەڵقی کردێ لە تیشتی ڕۆژ و لەو بەحر و محیتاتانە و بوونە هەڵم و ئەوجا ئەو بادەی باتن و ئیتر بەو ئەسبابانە خی گەورە سوبحانەهو وتەعالە فەرمان دەکا باران ببارێ و ئەو ئاوە ئەو بارانە لەو هەورەی دێتە خوارێ بە ڕژاندنێک خی گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمێ دەیڕژێنین. ئەوجا ثم شققنا الأرض شقا، جا لە پاشان لە نەتیجەی ئەو بارانەش ئەو زەویە لەت دەبی، ئەو زەویە لەت دەبیتن بەجیا، طبعاً دیارە خی گەورە سوبحانەهو وتەعالە ئەو زەویە ڕقە بەو بارانە کاتێکەوە نەرمی دەکات و ئەوجا لەتی دەکاتن. فأنبتنا فيها حبا، دیارە ئەگەر فکر لەو ظاهیرەش بکەینەوە، ئەو نەمامە و یاخود ئەو جیایی کەوا شین دەبی لە سەرەتادا زۆر ناسکە بە چ شێوەیەک دەتوانیتن ئەو زەویەی کەوا ئەو لە ژێریدایە ئەو زەویە لەت بکاتن و تاوەکو لێی بێتە دەرێ، ئەگەر بە فەزلی خی گەورە نەبی، ئەگەر بە فەرمانی خی گەورە نەبی، ئیتر ئەو تۆیە لە نەتیجەی ئەو بارانەی کەوا دەباری خی گەورە سوبحانەهو وتەعالە شینی دەکاتن و ئەوجا لەگەڵ ئەوەش کەوا زۆر بەناس چی شین دەبی دەتوانی ئەو زەویە شەق بکاتن و لێی بێتە دەرێ بە فەزلی خی گەورە. فأنبتنا فيها حبا، ئەوجا خی گەورە دەفەرمی لە نەتیجەی ئەوەدا تێدا دەڕوێنین ئەنواعی دانەوێڵە وەکو گەنم و جۆ و گەنمەشامی و ئەنواعی دانەوێڵەی تێدا شین دەبی لە نەتیجەی ئەو بارانە و لە نەتیجەی ئەو شەقبوونی زەویە. وعینەبا وقەضبا، و هەروەها عینەبی تێدا دەڕوێن، واتە عینەب دیارە معلومە کە بە معنای ترێ دێتن لە سەروی هەموو سەوزەوات، یعنی مێوەجاتەکان خی گەورە باسی لە ترێ کردیە، دیارە ترێ کە وەکو لایەنە عیلمیەکەشی
ئیسفادەش یەکجار زۆری تێدا هەم وەکو فەواکه و میوەجات دەخورێ هەم وەکو خواردنیش ئینسان پێی تێر دەبیتن و قەضبە و هەروەها قەضب دیارە وەکو زانان دەفەرمون ئەو نەبات و گژوجیایی کەەوە بەتەڕی دەخورێتن کە زیاتر ئشارەتە لە بۆی کەەوە ئاژەڵ دەیخۆن وەکو گژوجیا و وەکو هەر وێنجە و شتێکەوە زیاتر ئاژەڵ لەسەری دەژیە. لە پاشاندا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی هەر لە نەتیجەی ئەو بارانە کە بە یەک ئاو لە یەک زەوی چەندین شتی لێشین دەبیتن کە دەفەرمی وەزەیتونە وەنەخلە ئەوجا زەیتون دار زەیتون و ئەوجا بەروبوومی زەیتون و نەخلە و هەروەها دارخورمای لێشین دەبی و حەدائیق غولبە ئەوجا نەکەر ئەوەندەش بەڵکو چەندین حەدیقە و باغاتی لێشین دەبی ئەو باغانی کەوا دارەکانی کە بەربووم کە دارەکانی کە هەمووی بەروبوومی تێدا هەمووی چڕوپڕە ئەوجا وەفاکهەتە و ئەبە و هەروەها ئەنواعی میوەجات و هەروەها و ئەبە زیاتر ئەو لەوەڕێیەکەوە حەیوان دەیخواتن ئیتر ئەو گژوجیا و لەوەڕێکەوە وەکومایەی ژیانە لە بۆ ئاژەڵەکان کە نەتیجەی هەموو ئەو شتانە وەکو خوای گەورە دەفەرمی مەتاعا لەکم وەلیئەنعامکم ئەوانەی کەوا باس کران کە لە نەتیجەی ئەو بارانە بە فەزلی خوای گەورە لەو زەویەکەوە شەقشەق دەبیتن و ئەوجا ئەو بەروبوو مشتانی لێشین دەبی هەر هەمووی ئەوە مەتاعا لەکم لە بۆ ژیانی خۆتان و لە بۆ ژیانی ئاژەڵەکانتان وەکو مەتاع و ڕابواردنێکی کاتی لە بەرۆی ژیانی دنیا بەگشتی هەموو ژیانێکی کاتیە و مەتاع و ئەوەی کە خۆشی بەردەوامە بریتە لە نەعیمی بەهەشت کە بەڕاستی شتێکە کە پێویستە ئینسانەکان لە بۆی هەوڵ بدەن لەو مەتاعی ژیانی دنیای ئیستیغلال بکەن بە فرسەتی بزانن تاوەکو پێی بگەنە ئەو نەعیمە نەبراوەی ڕۆژی قیامەتکەوە لە بەهەشتی پانوبەرینە. ئیتر بەڕاستی کاتێکەوە ئینسان فکر لەو زاهیرێ دەکات لەبەرەوەی ئێمەی ئینسان کاتێککە تەماشای لە ڕۆژانەدا ئەو ڕزقێکەوە خوای گەورە پێمان دەبەخشی بەو شێوەیە فکری لێ ناکەینەوە لێ نامانگەینیتە ئەو قەناعەتە و ئەو یەقینێکەوە خوای گەورە دەیەوێت سوبحانەهو وتەعالا ئەگەر نا ئینسان پێویستە بیر لە هەموو شتێکی خۆی بکاتەوە بیر لە ئەسڵی خلقەتی بکاتەوە کول ئاەتەکانی پێشەوە فەرمووی ئەوجا بیر لەو خواردنەی بکاتەوە بە چ شێوەیەک خوای گەورە وەکو ڕزقێک پێی بەخشیە خوای گەورە بە چ شێوەیەکەوە گەورەی و عەزەمەتی خۆی نیشانماندا لە خلالی هەموو ظاهیرەیەک لەو بوونەوە و لەو وجودەی ئەوجا لەو خواردنێکەوە دەیخۆین و لەو ژیانەی کە دەیژین و لە هەموو شتێک لەو بوونەوەرەدا ئیتر پێویستە ئینسانی مسلمان فکری لێ بکاتەوە بیگەینی تەیەقین لە بۆ ئەوەی کەوە خوای گەورە تاکە پەرستراوی بە حەق و شانی پەرستنی هەیە کەوە وەزیفەی ئێمەش کاتێکەوە خوای گەورە ئێمەی خوڵقاندیە و هەروها ڕزق و ڕۆزی لە بۆ ئامادەکردینە و دابین کردینە لەسەر ڕووی زەوی تاوەکو بۆ وەزیفەی خۆمان هەڵبستین کە بریتە لە عیبادەتکردنی خوای گەورە سوبحانەهو وتەعالا. ئەنجا کە خوای گەورە باسی لە دروستبوونمان کرد باسی لە بەردەوامی ژیانمان کرد بەو ڕزقێک کە پێی دەبەخشین ئەوجا باز لە هاتنی ڕۆژی قیامەت دەکات چونکە لە دوای ئەو ژیانە بە تەئکید ژیانێک کە دەست پێ دەکەکەوە ڕۆژی قیامەتە ئینجا وەکو خوای گەورە لێردا بەو شێوە باسی دەکا فەئیدا جاءت الصاخە بەڵێ دەفەرمی ئەو ڕۆژێکەوە ئەساخە دێ دیارە ساخە ڕۆژێکە یاخود ناوێکە لە ناوەکانی ڕۆژی قیامەت کە لێردا ناوی بردێ بە ساخە وەکو زانان دەفەرمون واتە ئەو دەنگە گەورەی کەوە تەسخ الئاذان فتەصمها ئەو دەنگە گەورەی کەوە ئەو هەندە کاریگەری لەسەر گوێی ئینسانەکان هەیە و کەڕی دەکاتن ئیتر والله عالم وەکو زانان دەفەرمون احتیمال ئاماژەبی لە بۆ دەنجی نەفخەی دووەم کەوە نەفخەی زیندی بوونەوەیە و یاخود هەر دەنگێکی دیکەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالەکەوە ناوی لەو ڕۆژەنە بەو ناوە کەواتە ئەو ڕۆژە ڕۆژی ساخەیە کاتێکەوە ئەو ڕۆژە دادێ وەزعی ئینسانەکان کووە یەومە یەفر المەرء من ئەخیه لەو ڕۆژەی المەرء واتە ئەو کەسێک کە لە زمانی عەربی بە کەسێک دەگوترێ کە بە پیاوێک کە کامیلی صفاتی پیاوەتی تێدا بیتن واتە لە ژیانی دنیا ئەو کەسێکەوە پێ دەگوترێ المەرء ئەو کەسێکەوە پیاوی تنگانەیە ئەو کەسێکەوە جێگای ئەوەی ئەعتیمادی لەسەر بکرێ بەڵام لەو ڕۆژەدا ئەو کەسێکەوە المەرئیشە واتە پیاوی تنگانەیە کە لە دنیادا و هەموو صفاتی ڕجولەت و پیاوەتیش تێدا لەو ڕۆژەدا لە برای خۆی هەڵدێ يفر المرء من أخيه لبراي خوي هلدي وأمه وأبي أو جاب قناق دست بيدك يا كم زال لبراي خوي هلدي
پاشان نەوەک هەر لە برای لە داچی و لە بابیشی لەدەست ئەوانیش هەڵدێ. کەواتە لەوانەیە کەسێک لەگەڵ برایەکانی و لەگەڵ خوشک و برایەکانی بەو دەرەجەی پەیوەندیەکەی هەندە بەتێن و بەو شێوەیە سۆز و خۆشەویست لە نێوانیان نەبی، بەڵام خۆ لەگەڵ دایک و باوکی زیاتر خوای گەورە فەرمێ لە داک و بابیشی هەڵدێ. وصاحبته وبنی، لە پاشی داک و بابش ئەوجار دەفەرمی صاحبە واتە خێزانەکەی و هەروەها منداڵەکەشی لەدەست ئەوانیش هەڵدێ. کەواتە لەوانەیە کەسێکەوە بۆ صاحب عائیلە لەوانەیە عیلاقەکەی لەگەڵ خێزانەکەی بەقووەتر بی لە عیلاقەی لەگەڵ داک و بابی، و لە پاشەویش عیلاقەی لەگەڵ منداڵەکەی و خۆشەویستی لەگەڵ منداڵەکەی زیاترە لەوەی کەوا لە بۆ خێزانەکەی بی، لەدەست هەمووان هەڵدێ. کەواتە لەدەست برای هەڵدێ، لەدەست داچی، لەدەست بابی، لەدەست خێزانی، لەدەست منداڵەکەی. جا لێردا صاحبەش وەکو زانان دەفەرمون واتە ئەو کەسەی کەوە شەرنێ ئیلا خێزانی بواتە ئەو ئافرەتەی کەوا خۆشی دەوێت. لەوانەیە صاحبە خێزانیشی نەبی بە شەرعی بەڵام خۆشی دەوێت، کەواتە صاحبە ئەو ئافرەتەی کەوا خۆشی دەوێت کە زیاتر یەکەم کەس کەوەکو شەرعەن پێویستە ئینسان ئەگەر خۆشەویستی لە بۆ ئافرەت هەبی پێویستە خێزانی خۆی خۆش بێ، ئیتر لە بۆ ئەو خێزانەی کە خۆشی دەوێت لەدەست ئەویش هەڵدێ، لەدەست منداڵەکانیشی هەڵدێ. لەبەر چییە؟ لكل امرئ منهم يومئذ شأن يغني، لەبەرەوەی هەر کەسێک لەوانە لەو ڕۆژەدا شەئنێک و کاروبارێکی تایبەتی خۆی هەیە یغنیه عن باقی الناس، واتە وای لێ کردێکەوە مەجالی کەسی نەمینێ و وای لێ هاتێکەوە پێویستی بە کەس نەبی و تەنها بە خەمی خۆی ڕابگاتن. واتە هەر یەک لەوان هەندە خەمی خۆیتی لەوەی دەترسێ ئەگەر لە برای لە داچی لە بابی لە خێزانی لە منداڵی نزیک بیتەوە وای لەبێکەوە گوناهێکی ئەوان بێتە سەرشانی ئەو هەڵی بگری لە کاتێکدا و گوناهی خۆی پێ هەڵ ناگیرێ و باری قورس بۆ بە گوناهی خۆی و هەر کەسێک خەمی خۆیتی وەکو لە حەدیث صحیح پێغەمبەر داهاتی صلی الله علیه و سلم کەوە پێغەمبەران دەفەرمون نفسی نفسی، ئیتر غەیری پێغەمبەران صلی الله علیه وسلم بە تەئکید غەیری پێغەمبەران زیاتریش خەمی خۆیان هەر کەسێک لەو ڕۆژەدا کەواتە هەموو کەسێک لەو ڕۆژەدا شەئن و کاروبارێکی تایبەتی خۆی هەیە پێویستی بە کەسی دیکە نییە، لە هەموو کەسێک ئیستغنای کردێ و دوور کەوتیتەوە. ئەوجا لەو ڕۆژەدا خەڵکی دەبنە دوو کەس وجوه یومئذ مسفرة، کەسانێک لەو ڕۆژەدا ڕوخسار و ڕەنگ و ڕوویان لەو ڕۆژەدا زۆر گەش و جوانە. ضاحکة مستبشرة، ضاحکە واتە دەم بە پێکەنینەوە، ئەوجا زۆر شادومان لەبەر ئەوەی مژدەیان پێدرایە و بیشارەتیان پێدرایە، هەر لە سەرە مەرگ بیشارەتیان پێدرایە، بۆی کەوا وەکو خوای گەورە لە سوڕەتی فصیلەتدا دەفەرمی ئەوانەی کەوا ئین الذین قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون. هەر لە سەرە مەرگدا بیشارەت و مزجێنیان پێدرایە و هەروەها لە زندی بوونەوە و لە ڕۆژی قیامەتێش عینی مژدەیان پێدرایە بشراکم اليوم، عینی لە زندی بوونەوەش مژدەیان پێدرایە بە بەهەشتەکانی خوای گەورە. ئیتر ئەوانە کەسانێکن دمچاویان دەگەشێتەوە دەم بە پێکەنین و مژدەیان پێبەخشرا و دڵیان خۆشە. ووجوه يومئذ عليها غبرة، و ڕوخسارانێکی زۆری شێ کەسانێکەوە ڕوخساریان لەو ڕۆژەدا تەپ و تۆزاویە و تەپ و تۆزی لەسرە. تەرهەقها قەترە، ئەو کەسانێکەوە تەرهەقها قەترە واتە ڕەشاتیەک لەسەر دم و چاویان دروست بووە لە نەتیجەی ئەو دڵتوندیەی کەوا تێیدانە لە بەرەوەی دەزانن کەوا چ چاوەڕوانیان دەکا. کەواتە کەسانێکی هیلاک، کەسانێک کەوا سیما و سەر و سیما و ڕەنگ و ڕوویان دەلالت لەسەر ئەو حاڵەتە ناخۆشەی دەکا کەوا تێیدانە ئەوان و ئەوەی کە چاوەڕوانیان دەکا دەموچاوەکی تەپ و تۆزاوی، دەموچاوێکەوە ڕەش بووە لە نەتیجەی ئەو ناخۆشی و خەم و خەفەتە گەورەی کەوا لە ناو دڵ و دەرونیتی. تەرهەقها قەترە، کەواتە ئەو قەترە و ئەو ڕەشاتیەش دایگرتیە و ئەو ڕەشاتیەش لە سەروی ئەو تەپ و تۆزەی کەوا لەسەر دمچاوی نیشتیە. ئەوانە چێنە؟ أولئك هم الكفرة الفجرة، ئەوانە کەسانێکن کەوا ئەوانن الكفرة الفجرة، واتە ئەو کەسانێکەوە کافرن و هەروها فاجرن. دیارە کافرن لە ئاعتقاد کافرن، فاجرن
لە کار و کردەوەکانیان لە کار و کردەوەکانیان فاجرن واتە خراپەکارن. بەڵێ کافر دیارە کەفەرە جەمعی کافرە و فاجریش جەمعی یعنی فەجرەش جەمعی فاجرە. ئیتر ئەوانە ئەوە حاڵیان لە ڕۆژی قیامەت ئەوها بەو شێوەی حەشر دەکرێن ئەوە چاوەڕوانیان دەکا لە بەرەوەی لە دنیادا هەم لە بیر و باوەڕدا کافر بوون هەم لە کار و کردەوەشدا فاجر بوون کەسانێکی خراپەکار بوون. خوای گەورە پەنامامدا لە خوای گەورە داواکان لەو کەسانە بین کەوا وەکو خوای گەورە فەرمووی وجوه يومئذ مسفرة ضاحكة مستبشرة إن شاء الله تعالى. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.